الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان لەبەرەوەی سود لە کاتەکە وەرگرین بە شڕوو بە پڕیز باسی بابەتەکەیەکەم. ئەگەر سەیری قورئان بکەین ئەبینین چەند دەستەواژەیەکمان هەیە بێ لەسەری ڕابوەسید. تەبەڕوج، خیمار لەگەڵ جیلباب. وەرە لەوەتی ئەو ئاەتانە هاتوونەتە خوارەوە باسی ئەم سێ دەستەواژەی کردوون تا ئێستا تێکڕای زمانزانەکانی پسپۆڕی زمانی عەرەبی، تێکڕای مفەسیرەکان، تێکڕای فیقهناسەکان، تێکڕای زانانی ئوسوول، تێکڕای ڕەبانیەکان، عارفەکان و خوداناسەکان. تا ئێستا 14 سەدەیە هەر هەموویان هەڵەیان کردووە. من ئەمەوێ هەمووی ڕاست بکەمەوە بڵێم هەموویان هەڵەیان کردووە. تخوا ئەوە قسەیە تێکڕای زمانەوان پسپۆڕانی زمانی عەرەبی تا ئێستا نەیانزانیوە خیماریانی چی، تا ئێستا نەیانزانیوە جیلبابیانی چی، تا ئێستا نەیانزانیوە تەبەڕوجیانی چی. کۆلکە نەخوێنەوارێکی کورد کە کوردیش تەواو نازانێ ئەڵێ کاکە هەر هەمویان بەهەڵا چوون. ئێستا بۆتان ڕاستەکەمەوە. باشە سەیری وشەی خیمار بکە. لە زمانی عەرەبیە خا میم ڕا لە هەر جێکە بەکار هاتوێ بۆ داپۆشینە، لە هەر جێکە بەکار هاتوێ بۆ داپۆشینە. وەکو بە مەی مەشروبە وترێ خەمر لەبەرەوەی عەقڵ داپۆشێت. ئازیزمان عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ خەممیڕوو ئانیەتەکۆم، شەو کاتێ خەمم قاپ و قاجاقتان خواردی تێدایە دایپۆشن. بەڵام بۆ ئافرەت هەر کاتێک بەکار هاتوێ لە عورفە، لە زمانە، لە شەرعە، لە فیقە، یەکسەر ئەگەر بیکەی بە کورتی واتە سەر پۆش، ئەوەی سەر داپۆشێ. ئەو ئاەتی کە باسی وەلیەضربن بخمورهن على جیوبهن بۆوە نەهاتۆ پێمان بڵێ خانمەکان سەرتان داپۆشن چونکە سەرپۆشیان هەبووە. خمورهن کاتە خیماریان هەبووە، بەڵام کێشەکە لە سەرپۆشەکە ئەوە بووە کورد بووە سنگ و بەرۆکی گردنی دانەپۆشیوە. بۆیە پیانە فەرمێ سەرپۆشەکانتان گەورەترکەن، سنگ و بەرۆک و گردنیشتانی پێ داپۆشن. کەواتە نافەرمێ خیمار بەکاربێنن، ئەفەرمێ نانا خیمارەکانی خۆتان کە بەکارتان هێناوە فراوانتریکەن، گەورەتریکەن، با گردنتان داپۆشێ، سنگ و بەرۆکتان داپۆشێ. کاتێ وشەی جیلباب تێکڕای زانەیان بەبێ ڕای جیاواز وتویانە جیلباب ئەوەیە لەسەرەوە تا خوارەوەی داپۆشێ، خیمار سەری داپۆشێ، ئیتر دوای ئەوە دەست پێکا پێوترێ جیلباب. ئەگەر بە کوردی تەفسیری بکەی پێوترێ ئابا یاخو پێوترێ حیجاب. ئەمڕۆ کە وشەی حیجاب بەکارێنرێ یاخو باڵاپۆشی بەکارێنرێ. ئینجا سەیری نوکتێکتان بۆ بژێڕمەوە. لە بەغدا کابرایە کادوتی جەنابی مامۆستا ئەزانی لە سەردەمی یوسف پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام ئۆتۆمۆبیل هەبووە؟ وتم چۆن؟ وتی قورئانە فەرمێ وەجاءت چی؟ سەیارەتون، سەیارەیە کات، کەواتە ئۆتۆمۆبیل هەبووە. باشە ئەم داماوە نازانێ دەستەواژەی سەیارە لە زمانی دابەزینی قورئانە بەواتە کاروان، بەواتە کاروان. ئێستا ئێمە سەیارە بەکارئێنین، ئێمە مخالفەی قورئانمان کردووە نەوەڵە. عورفی خۆمان ئەوەیە وشەی سەیارە بۆ ئۆتۆمۆبیل بەکارێنین. قەیچەکە خۆ ناکرێ هەمان تەفسیری بۆ بکەیتەوە. اینجا ئەمانە شوکو لەبەرەوەی فێڵێک لە تۆی موسڵمان بکەن ئەڵێ سەیری کە وشەی حیجاب لە قورئانە هەر کاتی هاتووە لە یەک جێگەشا بۆەوە نهاتووە باسی جلوبەرگ بکە، ڕاستەکە. بەڵام ئێمە ناومان لێناوە حیجاب معنە لوغەویەکەیمان وەرگرتووە. حیجاب یانی چی؟ ڕێگرکردن. فەسەلوهن من وەڕائی حیجاب یانی پەردەیەک. باشە خۆ کاتێ ئێستا پیا و ژنێ قسەکەن پەردەیەک لە نێوانیان نییە و خاصە بە کێزانەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵێ وشەی حیجاب لە قورئانە بۆ جلوبەرگ نەهاتووە. ئێمە
بەکارهێنین بۆ جلوبەر بەکارهێنین ئەگەر کێشەکەتان وشەی حیجابە باشە بەکاری ناهێنین بەڵام وشە قورئانیەکە بەکارهێنین جیلباب بەدڵتانە نەوەڵڵا بەدڵیان نییە ئەوان مەبەستیانە بەس گومان بخەنە مێشکە بەزەوەی لێت تێکبەن باشە وەلی بەسەر لێ تێک بچێ معقولە ئێمە وشەی حیجابمان بەکارهێناوە لە کاتێکە لە قورئانە بۆمانە بەکار ئێبا لە قورئانە بۆمانە بەکاردێنرابێ بەڵام معنای حیجاب لە قورئانە هەیە بەڵێ لە قورئانە هەیە ئەو دوو ئایەتی کە باسم کرد ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها گوێ بگرن هەر بە ڕاوەکردنی قورئان زینە لێرەدا مەبەستی چییە تێکڕای قورئان وەرگرە قورئان خۆی تەفسیری خۆی ئەکاتەوە زینە هەمیشە بۆ جلی دەرەوە بەکارهێنراوە بۆ خشڵ و زێڕووزی و بەکارهێناوە کە لەبەریەکەی بۆیە کاتێ باسی فرعونەکە خی گەورە فەرمێ فەخەرەجە عەلا قەومیه فی زینەته باسی لەشی ناکە باسی دەرەوەیەکە خۆت ڕازانوەتەوە ڕازاندنەوەی دەرەوە ئەفەرمێ نانا ئەوەش داپۆشە لە دەرەوە خۆت مەڕازێنەرەوە جگە ئەوەی کە خۆی دەرکەوتووە جگە ئەوەی کە خۆی دەرکەوتووە اینجا فەرمێ چی وەلیەضربن بخمورهن على جیوبهن لێرەدا یەکێک لەوانەی کە بانگەشەی قورئانی بوونەکە شەحرور ئێتە سەر ئەم ئایەتانە بزانە چی لێکە طبعا ئەڵێ ئافرەت بەبێوی جل لەبەرکە هەڕوت و قوت بێ دوو بەش جێگای لەشی ئەندامی لەشی هەیە بەشێکیان هەر بە خلقەت داپۆشراوە وەکو کوێی پاش و پێشی عەورەتی ئینجا دوای ئەوە خەتی نێوان سنگی ئینجا دوایە بنباڵی ئەڵێ ئەوە دەرمەخە ئەوە دەرمەخە باشە ئیلانە بۆ کێ نەبێ بۆ باوکت باشە بۆ مێردت بۆ خەزورت بۆ کوڕی مێردت بۆ برات بۆ برازات بۆ خوشکەزات بۆ ئانە نەبێ ئینجاڵێ ئەگەر ئافرەتێک کات ئەوانەشی فڕێدا بە ڕوت و قوتی وەکو ئەوەی کە خودای گەورە دروستی کردووە چووە بەردەم خەزوری چووە بەردەم برای چووە بەردەم کوڕی چووە بەردەم باوکی بۆ باوکی نییە بۆ خەزوری نییە بۆ برای نییە بڵێ کچەکەم خوشکەکەم ئەمە گوناحە ئەڵێ نابێشتی وا بڵێ چونکە گوناح نییە ئەمە پێچوانەی دابوو نەریتی باوک و خەزور و برایەتی ئەگەر چووە شارێک پێچوانەی دابوو نەریتیان نەبوو با ئەوەش فڕێدا قەیناکە هیچ گوناحی نییە بزانە بەرەو کوێمانە بن من ناوم لێ ناون ئەمانە جەردەن بۆ ڕوودکردنەوەی ئافرەت جەردەن بۆ ڕوودکردنەوەی ئافرەت بەوەش وازی لێ نایەنێ بەوەش وازی لێ نایەنێ ئەڵێ هەر کاتێک پیاوێک ویستی خۆی بگۆڕێ ئەگەر حەزی نەکرد خەڵک سەیری بکە ئافرەتێ ئەگەر خۆی گۆڕێ حەزی نەکرد خەڵک سەیری بکە دروست نییە سەیری بکەی نەک دروست نییە جوان نییە ناباسی حەڵال و حەرام نییە ئەڵێ ئەگەر سەیرت کرد ئەو ئافرەتە تووشی ئازاری دەرونیە بێ پێی ناخۆشە کە تۆ سەیریەکەی خۆی گۆڕێ ئەو پیاوکە خۆی گۆڕێ پێی ناخۆشە سەیری بکەی بەڵام ئەگەر پێی ناخۆش نەبوو فعليه أن ينظر إليها وتنظر إليه يعني عفرتك الروت وقوت خوي أقوري خوي روتك كاتوا شرمينية نالي بوت هي سيري بكي الله واجب لسير سيري بكي عليه باشا عليه واجب لسير سيري بكي لا برو يدلين الرجل خوي حزكا خوي روت كردو تو جناب سيري بكي بزان سكارة ساتك بمش وازي لنا هني أي هني وكوتمان شەڕ لە چیەوە دەست پێکا لەو پارچە قوماشەوە دەست پێکا کە تۆی خوشکی موسڵمان سەر پێداپۆشیوە لەوە دەست پێکا لەوە دەست پێکا ئینجا بەرەبەرە بۆ ڕوودکردنەوەی تەواو ئینجا بەرەبەرە بۆ بەکارهێنانی بۆ تێرکردنی ئارەزوەکانی پیاو ئەڵێ هەر کاتێک کوڕ و کچێک بە ئارەزووی خۆیان ڕێککەوتن بە یەکەوە بژین بەبێ ئەوەی لە یەکتر مارە بکرێن چی لە نێوان ژن و مێردا هەیە بیکەن ئیعتیادیە باشە بەس بە شەرتێ مەرجێک بە بەرچاوی خەڵکەوە نەبێ اینجا بازرگانیش نەبێ خۆی نەفرۆشی ئافرەتەکە خۆی ڕازیە چۆ ژن و مێرد چی ئەکەن بە ئەوانیش بیکەن ئیعتیادیە حیچ مشکلەی نییە
ئەڵێ زینا لە قورئانە بە معنای بە بەرچاوی خەڵکیەوەیە بیکێ حتا ژن و مێردێکیش بە بەرچاوی خەڵکیەوە کار ئەنجام بدەن ئەوە زینایە، یاخود زۆری لێ بکەی یاخود بازرگانی پێوە بکەی. ئەوەش حەڵال کرد؟ بەڵێ ئەوەش حەڵال کرد. ئەی باشە ئەگەر بازرگانی بێ لەولاوە سەرۆکی قورئانیەکانی جیهان لەقەبی ئاوایە، من حەقم نییە بەسەرەوە قورئانیەکان باوەڕی پێکەن یان باوەڕی پێ ناکەن. محەممەد ئەطالیبی ئەتونسی وابزان پارساڵ ڕۆژ دنیای بەجێهێشت ئەڵێ چی؟ ئەڵێ ئافرەت بۆی هەیە بازرگانی بە دامێنیشیەوە بکە. ئاعتیادیە، نێربازیش ئاعتیادیە. بەپێی قورئان ئاگاتان لێبێ ها؟ جاران دژمنەکان گاڵتان بە ئیسلامە کرد. نا، ئێستا زۆر زیرەکترە. ئێستا گاڵتە بە ئیسلام ناکە. مەدحی ئیسلامە بۆکە، مەدحی قورئانە بۆکە، اینجا ناشەرعیەکانە بۆ ئەڕازێنێتەوە ئەیداتە دەم قورئان. ئەڵێ بەپێی قورئان نێربازی پیاوێک حەزەکە بیدۆڕێنێ خۆی سەرفکە. باشە پیاوێک حەزەکە حەزی لە پیاوێکە ڕابێرە لەگەڵ یا ژن لەگەڵ ئەڵێ ئاعتیادیە دەست پێ بکەن خۆی لێبێنن. باشە پیرۆستان بێ. ئەمە هەموو بە ناوی قورئانەوە، ئەمە هەمووی بە ناوی قورئانەوە. ئاز دەکانم بابەتێکی دیکەی هەیە هەر لە قورئانە، ئەویش ئەوەیە ئەڵێن حجاب باڵاپۆشی لە چک سەرپۆش ئەمانە دابوو نەریتی عەرەبە. تۆ باوەڕ بە قورئانە؟ ئەڵێ بەڵێ. دەسەیری قورئان بکە بزانە کامیان دابوو نەریتی عەرەب بووە، تەبەڕوج یان حجاب باڵاپۆشی. خوای گەورە فەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهلیە الئولا. خۆتان ڕوت ناکەنەوە وەکو ڕوتکردنەوەی جاهلیەتی پێشین. تەسەوورەکەن بڕۆ سەیری مێژوو بکە، ڕوتبوون و ڕوتکردنەوە لە پێشتریان حجاب. ڕوتکردنەوە لەوەتی مرۆڤ دروست بۆ ڕوت بووە، بەرەبەرە خۆی داپۆشیوە، بەرەبەرە خۆی داپۆشیوە، بە دەقی ئاینی خۆی داپۆشیوە، یاخۆ پێویستی بە داپۆشین هەبە بۆ پاراستن لە سەرما و گەرما. لە بنەڕەتدا ڕوت بووە. بۆیە حتا اینجا بەرنامەیەکی تۆکمە بۆ ڕوتکردنەوە وەکو جەردە ڕوتکردنەوەی ئافرەت دەستی پێکرد. لە کۆنا لە وەرزشەوە دەستی پێکرد. وەرزش یۆنانیەکان هەر لە مێژە یاریان دانابوو بۆ ڕوتکردنەوەی ئافرەت کە ئێستا پێوترێت جیمناستیک، وشەی جومباز لە زمانی یۆنانیانی ڕاهێنانی ڕوتەکان، یعنی کەسان کە ڕوت بن ڕانبێنی بە ڕوت و قوتی ڕانهێناوە، بە ڕوت و قوتی مصارعیان کردووە، بە ڕوت و قوتی وەرزشیان کردووە. جۆرە وەرزشێک چەند جۆرە وەرزشێک بە ڕوت و قوتی کردویانە. وەرە ڕوتی کردەوە، ڕوتی کەرەوە، ڕوتی کەرەوە تا ئەگاتە کودەتا گەورەکەی سەر خلافەتی عوسمانی. ئەمانە ئەڵێن بڕۆ سەیری مصر کە بزانە ئیسلامی سیاسی حجابی هێنا. سەر و درۆ گەورە ئیسلامی سیاسی هەر کاتێ ئەو بێدینانە ئەو عەلمانیانە کاتێ وشەی ئیسلامی سیاسی بەکار ئێنن ناوەکە لە ڕواڵەتا بۆ لێدانی پارتە ئیسلامیەکانە، بەڵام لە حەقیقەتدا بۆ لێدانی خودی ئیسلامە. نەخەڵەتێن ڕقە لە ئیسلامی بێت بخەڵەتی بە قسەکانی ئەو، بخەڵەتی بە قسەکانی ئەو. پێم بڵێ ئەگەر باڵاپۆشی ئیسلامیە سیاسیەکان هێنابێتانە مەیدان باش 14 سەدەیە باشە ئیسلامی سیاسی هەر هەبوون، هەر ئەوان و کاریان کردووە. ئەی باشە مامۆسا عەبدولکەریمێکی مدەڕێس کە کابرایەکی زانایکی گەورەی لی تەسەوفە ئەو قسە قۆڕانەی ئەوەی بەدڵە بڕۆ سەری مەولەوی بکە، سەری مەحوی بکە، سەری بێخود بکە کەوانە ئیسلامی سیاسی نین. ئەو قسە قۆڕانەی ئەوانە بەدڵیان ئافرەت ڕوت بکرێتەوە لە چکو سەرپۆشی لێ بسەندرێ جلوبەرگی فڕێدا حەیا و شەرم نابێ بمێنێ. باشە ئیتر وای لێ هاتووە. ئەس دەکانم دوای کودەتا گەورەکەی سەر خلافەتی عوسمانی هەندێ خائیدی تورک و عەرەب کە دەستیان خستە ناو دەستی ئینگلیزەکان، خۆیان فرۆش بە ئینگلیزەکان، ئەو کودەتا گەورەیان ئەنجامما. ئەو کاتا یەکەم شت کردیان شەڕ لەگەڵ ئەم سەرپۆشەی تۆدا خوشکی بەڕێز. کەمالیەکان هاتن سەرپۆشیان قەدەغە کرد، سەرپۆشیان قەدەغە کرد. اینجا عەرەبەکانیش بانگەشان کرد بۆ ڕوتبوونەوە بە ناوی ئازادیەوە. کەسێکی وەکو سەعد زەغلۆل بەناخێری جاری کاتێ ئەچێتە بەریتانیا و ئەگەڕێتەوە، هەندێ ئافرەت بە سەرۆکایەتی هودا شەعراوی پێشوازی لێکەن. سەعد زەغلول ئەچێتە لای خانمەکان ئەگەڕێتەوە مصر،
یەکەم شت چی بکە ئەچێتە لای هودا شەعراوی و لەچکەکەی لەسەر لێ ئەکاتەوە فڕێدا ئەو ئەفرەتانەش لەگەڵ خێزانەکەی سەعد زەغلولە ئەڕۆنە مەیدانێک گەورەترین مەیدان لە مەسرە ئەو کاتە سەرپۆشەکانیان فڕادەن اینجا دوایەوە ئەیخەنە ژێر قۆنەرەکانیان بە قۆنەرەکانیان ئەچن بەسەریا اینجا دوایەوە سەرپۆشەکان و حیجابەکانیان ئەسووتێنن ئەو جێگایە پێوترێ ئێسا هەر لەو کاتەوە ناویان لێنا مەیدان التەحریر ئەها ناوەکەش چەند جوانە ناوەکە چەند جوانە مەیدانی ئازادی بۆ سەرپۆشە بەسەرەوە حیجاب چییە دەفڕێی دەدەی خۆڕوتکەرەوە با ئێمەش بتبینین خۆڕوتکەرەوە با ئێمەش بتبینین ئاز دەکان ڕوتکردنەوەی ئافرەت گەشتە ئاستێک تەسەوورەکەی ئێسا هەندێ مەطعەم هەیە لە ئەوروپا هەندێک چێشتخانە هەیە چێشتخانەی ڕووتان ئەو کەسەی چێشتەکە لێنێ بە پیاوە ژن ئەو کەسێک گارسۆنەکە ئەو کەسەی چێشتەکەت پێشکەشەکە ئەو کەسێک کە ڕوا چێش بخوا لەوێ نان بخوا لەوێ مەرجی ئەوەیە ڕوت و قوت بێ ئاخر ئەمە چی سوودێکیە ڕۆژێکی شاندانەوە بۆ ڕۆژی ڕووتی کە ئەنەما ساڵ دوانزەی مانگ ئەوانە باڵاپۆشن ڕۆژێکیاندانەوە بۆ خۆڕوتکردنەوە بە هەزارها پیا و ژن تێکەڵە بن جلیان لەبەر خۆیان داکەن حیچیان لەبەران نییە ئەمە هەموو پێشکەوتنەکەیە بەداخەواڵێ ئەم جۆرە بانگەشە ئێسا لە کوردستانی خۆشمانە بانگەشەی بۆ کرێ لەبەرەوەی ئەو دابوونەریتە قێزەونە بێنێتە کوردستانی ئازیزمان یەکەم مەبەستیش بۆ شکاندنی تۆی بەڕێزی اینجا بزانە ئەو پارچە قوماشەی بەسەر سەری بەڕێستەوە بزانە چ چەکێکی گەورەیە باشە بۆ جیهان لێترسی ئەمساڵ پەرلەمانی نەمسا بەتەما بوو بڕیار بدا مناڵی سەرەتایی نابێ لە چک بکاتە سەری باشە پەرلەمانتارێکی نەمسا خانمە پەرلەمانتارێکی نەمسایی ئەچێتە پەرلەمان و ئەو کاتە ئەڵێ منە ناسن بەڵێ منە ناسن پەرلەمانتارێکم پسپۆڕیم ئەوەیە عقڵم ئەوەیە معریفەتم ئەوەیە لێهاتووی و شارەزاییم ئەوەیە اینجا دوایەوە لە چکێکە کاتە سەری ئەڵێ هیچ گۆڕام عقڵم کەمی کرد پسپۆڕەکەمتان لێسەندەوە حەسانی دیپلۆماسیتان لێسەندمەوە باشە ئێستا ناتوانم کاری سیاسی ئەنجام بدەم فەرقێکی ئەم لە چکە بۆ ئێوەی تۆقاندووە معقولە وڵاتێکی وەکو نەمسا وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەمریکا ئەو وڵاتانەی جیهانی ئیسلامی بەناخیری گیانیان معقول لەو پارچە قوماشە بترسن بەڵێ وەڵا لێ ترسن چەکێکی زۆر گەورەیە خوشکانم کچەکانم ئازەکانم چەکێکی زۆر گەورەیە زۆر لێ ترسن با نمونەیەکتان بۆ بژێڕمەوە لەبەرەوە زۆر نەڵێم ساڵی دوو نمونە ببورن ساڵی 1962 ڕۆژنامەی ئەلئەیامی مسری کانونی یەکەم ئەممان بۆ گێڕێتەوە ئەڵێ فەرەنسیەکان هاتن 100 خانمی کچی جوانی جەزائیریان برد بۆ فەرەنسا خوێندنی فەرەنسەوی پەروەردەی فەرەنسەوی بە شێوازی فەرەنسا پەروەردەکران گەورەکران دوای ئەوە ئاهەنگی دەرچوونیان بۆ ئامادەکردبوون کاتی ئاهەنگی دەرچوون داواکەن لەو 100 خانمە بێنە پێشەوە بێنە سەر مەسرح لەبەرەوەی خەڵاتەکانیان وەرگرن ئەبینن تێکڕا سەرپۆشیان بەسەرەوەی حجابیان لەبەر کردوێتەوە هەستیان بە خیانەت کردووە ئەگەڕێنەوە ئەچنە سەر مەسرحەکە بە تێکڕا بە یەک شێواز بە حیجابەوە بە سەرپۆشەوە چنە مەیدان لەوێ هەرچی ڕۆژنامەنووسە تووڕە ئەبن لە وەزیری مستەعمەراتی فەرەنسی ئێوە 100 ساڵە چیتان کردەوە بە فەرەنسا معقولە نەتانتوانیوە چەند ئافرەتێک سەرپۆشەکانیان فڕەدەن وەزیری مستەعمەراتی فەرەنسی بەدەنگێکی بەرز ئەڵێ چی ئەڵێ من چی بکەم ئەگەر قورئانەکەی موحەممەد لە فەرەنسا گەورەتر بێ ئەها بزانە ئەو سەرپۆشە شتێکێکی مەترسە بەسەر ئێوەی چۆن لێتانەتۆقن بەڕاستی نمونەی دووەمیان ساڵی 1999 پێش 1999 بنەماڵەیەکەیە کە بەڕاستی جێی شانازی موسڵمانانی جیهانە حەقە موسڵمانان ئەو بنەماڵە بکەنە پێشەنگی خۆیان بنەماڵێک دکتۆرێک ڕاگری کۆلیژی ئیلاهیاتە لە تورکیا یعنی کۆلیژی شەریعە زمانی کەمالیەکانە ئەو بێدینانە کە حیجابیان مەمنوع کرد زۆریان لێ کردوتیان ئەبێ کچەکانی
کۆلیژی شەریعە سەرپۆش فڕێدەن ئەو شەڵە قبوڵی ناکەم زۆری لێکەن ئیتر خۆی تەقاعودەکە دەسەڵاتی نامێنێ ئەوە دکتۆرێک خێزانەکەی دکتۆرەیە لە زانکۆی ئەنقەرە لەبەرەوەی باڵا پۆشاکرێتە دەرەوە کچەکەیان لە کۆلیژی پزیشکی وەرەگیرێ کاتێچێتە کۆلیژی پزیشکی سەرەکەن سەرپۆشی بەسەرەوەی ئەم پارچە قماشە هەمووی لێترسی ئەبێ سەرپۆشەکە فڕەدەی هەندێک خانمی موسڵمان فێڵیانە کرد داماوانە زوڵمیان لێکرا ستەمیان لێکرا ئەیانوێ بخوێنن باشە سەرپۆش ئەبێ فڕەدەی ئەی چی بکە بارۆکەیان نەخستە سەرسەریان و ئەچوونە سەرپۆشیان مەسەری بارۆکەیان نەخستە سەر کە نەما قژی خۆیان قژی سەناعی لەبەرەوەی پۆلیسی بەردەرگا بخەڵەتێنە و بچێتە ناو زانکۆ بەو بارۆکە و بۆ قژە سەناعیە چەند ساڵ بەڕێیە کرد داماوە باشە ئەوەن دەستەمی لێکراوە ئەمە هەموو بە ناوی ئازادیەکەوەیە ئەم خانمەی کە لە کۆلیژی پزیشکی وەرەگیرێ داوای لێکەن سەرپۆش فڕێدا سەرپۆش فڕێ نادا داوای لێکەن باشە یەکێک پێڵێ بارۆکەیەک بخەر سەر ئەڵێ بارۆکەش ناخەمە سەرم بۆی واز لە کۆلیژی پزیشکیێنێ ئیتر باوک و دایکی بێزارە بن لە وەزعی تورکیا ئەچنە ئەمریکا لە ئەمریکا خوێنێ لە ئەمریکا خوێندی تەواوکە بێتە مهندسەی کۆمپیوتەر دوایەوە ئەگەڕێتەوە بۆ تورکیا خۆی کاندیدەکە ئەبێتە پەرلەمانتار لە تورکیا مەریەم قاوەقچی ساڵی 1999 ئەبێتە پەرلەمانتار بەڵام ئەو پەرلەمانتارن هەمووی لێ تۆقیوە کاتێ ئەچێتە ژوورەوە هۆڵی پەرلەمانەوە زیاتر لە 150 پەرلەمانتار ئاژاوە ئەنێنەوە و جنێی پێدەن و سوکاتی پێکەنەوە بۆ دەرەوە کاتی ناو خوێندنیە ئەزانە سەرەی ئەو خانمەیەک کە دانیشتنەکە ڕاوەسن ئەڵێ پشوویەک بدەن بچنە دەرەوە چا ئەخۆن پشوویەکە دەن چیەکەن بیکەن ئەویش ئەچێتە دەرەوە کە ئەچێتە دەرەوە دوای ئەوە بایانەکەنەوە بۆ ژوورەوە ئەم ئەوێ بچێتە ژوورەوە سەرکە دەرگان لێ سەر داخست لەبەرەوەی نەتوانێت بچێتە پەرلەمان سەرۆکی پەرلەمانی موقەتیش داواکە ناوی خوێنێتەوە مەریەم قاوەقچی لەوێ نییە غایبە چی ئەوە تا دەرگان لەسەر داخستۆ لەبەرەوە نێتە ژوورەوە ها چەند شانازی بە دین و شوناسی خۆیەکە کتێبێکی دانا و خۆزگە خانمێکی موسڵمان بەهاتایە عەرەبی و کوردەکەی باش بووایە می سەرپەرشتی مەکرد ئەو کتێبەی بکردایەتە سەر زمانی وەرگێڕایەتە سەر زمانی شیرینی کوردی بە ناوی دیموقراطیەتون بلا حجاب دیموکراسیەتێک بەڵام حیجابی قوڵ نییە ئەوە چۆن دیموکراسیەتێکن کتێبێکی زۆر نایابە زۆرتر قورآن خۆشە باسەتان نێشەنم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى اله وصحبه اجمعين. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مامۆستایانی بەڕێز برایان و خوشکان گەنجان لاوان السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بۆ دەستگای نوری حکمت بۆ ئەو دەرفەتە و هەروەها بۆ ڕەخستنی ئەو پانێڵە دەستخۆشیان لێ دەکەم چونکە لە ڕاستیدا لەمەڕ ئەو هەڵوێستە نەشیاوانە کە بەرامبەر مقدسات و بەرامبەر نەگۆڕەکانی ئیسلام و بەرامبەر نەریت و عرفی کوردەواری دەکرێت ئەوانەی کەوا مهتەمن بە شەئنی ئیسلامی لە بنەماڵەکان بنەماڵەی شێخەکان زانایان حیزبە ئیسلامیەکان زۆر ڕێکخراوەکان لە ڕاستیدا حتا فراکسیۆنە ئەوانەی کەوا لە پەرلەمانن خۆیان الحەمدولله هەڵگری هەست و ویست و یانی ئارەزوو یان سۆزی دینیان هەیە بێدەنگیان لەمەڕ ئەو هێرشانە لە ڕاستیدا جێگای پرسیار بوو هیواداریم نوری حکمە ئەو دەرگایشکان بێت و بێتە دەنگ حکمەتەکانی باڵاپۆشی من ڕاستە خۆ دێمە ناو بابەتەکە لە حکمەتەکان لە سوودەکانی باڵاپۆشی سەرەتا گەرەنگە موسڵمان ئەو قەناعەتەی هەبێت کە خوای گەورە سوبحانەه وتەعالە بەناوە پیرۆزەکانی بەتایبەتی ناوی العەلیم و ناوی الرەحیم ئەو دوو ناوەی خوای پەروەردگار و ئەو دوو صیفەتە پیرۆزەی خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەوە هەڵدەگرێت کەوا هەرچی ڕێنماییەکانە هەرچی شەرائیعە هەرچی تەشریعە یەک لە ئەو پەڕی مەسلەحەت و هەروەها شارەزایی خوای پەروەردگار بەناخ و دەرونی ئەو مرۆڤە و هەروەها کۆمەڵگاکان
و هەروەها سۆز و میهرەبانی خوای پەروەردگار بۆ ئەو تاکە و بۆ کۆمەلگاکان کەواتە لە غەیری ئەوە ناوەشێتەوە لە ناوی خوای پەروەردگار لە ڕەحمەتی خوای پەروەردگار لە عیلمی خوای پەروەردگار شتێک بە تەشریع دابنێت و تەشریعی بکا کە سوودی مرۆڤەکانی تێدا نەبێت بۆیە دەڵێن حکمەتی یەکەمی باڵاپۆشی بریتیە لە وەڵامدانەوەی خوای گەورە سوبحانه وتعالى ئەو حکمەتە بۆ باڵاپۆشی و بۆ هەموو فەرزەکانی تر بۆ هەموو واجبەکان و بۆ هەموو قەدەغەکراوەکان وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أن يكون لهم أمرا أن يكون لهم الخيرة بۆ هیچ پیا و ئافرەتێکی مسلمان نییە کە خوای گەورە فەرمانی کرد مسلمان خیاری جێبەجێ نەکردنی هەبێت نەخێر مسلمان تەنها خیاری جێبەجێکردنی هەیە كواتا حكمتي كما لامدانوي خوايا يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم باڵاپۆشی زیندووکردنەوەی ناخی ئافرەتە زیندووکردنەوەی ناخی پیاوە زیندوو ڕاگرتنی ناخی کۆمەلگایە خاڵێکی تر لە ڕاستیدا باڵاپۆشی پابەندبوون بە باڵاپۆشی بریتیە لە ئازادبوون لە فێڵ و دا و تەڵەکەکانی شەیتان خوای پەروەردگار چۆن بازی باڵاپۆشی دەکا لە چیرۆکی دروستبوونی باوکە ئادەم کە خوای گەورە دەفەرمێت فدلاهما بغرور دلالة دلية وهاتوا يعني الشيطان لسروا هناني خوار غروري بيبردن فلما ذاق الشجرة بدت لهما سوآتهما هركا تامي أو داريان كرت عورتيان بدر كوت كواتا لا داني باڵاپۆشی بەشێکی پەیوەستە بە پیاویش کەواتە دەتوانین بڵێین تەنازولکردن لە باڵاپۆشی مرۆڤ بڕیاری هەتکی خۆی دەدات چوونە ناوداوی شەیطانە فلما ذاق الشجرة بدت لهما سوآتهما وطفقا يخصفان عليهما من ورق الجنة کەر هەستیان کرد دۆڕان تێکەوتن لە داوی شەیطان بەدوای گەڵایدار دەگەڕان خۆیان داپۆش لە بەرامبەردا ئەگەر ئازادبوونە لە داوی شەیطان باڵاپۆشی لە ڕاستیدا بەدەستهێنانی ڕێزی خوایە سبحانه وتعالى كخواي پەروەردگار دەفەرمێت يا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا أي نوكاني آدم ئێمە خوای پەروەردگار وشەی ئینزالی بەکارهێناوە ئینزال لە علووە لەسەرەوە بۆ خوارەوە دێ ئێمە باڵاپۆشیمان لەسەرەوە بۆ هێناونە خوار قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم مەبەستی یەکەم حکمەتی یەکەم داپۆشینی عەورەتە داپۆشینی ناشیرنیەکانە ئەو داپۆشینیەی فیترەتی مرۆڤی دروست بە قبوڵی نازانێت ئەو شوێنانە بەدەربکەون وەریشە جوانیە ریش تووکی ئەو باڵندانەیە کە دەڕازێنرێتەوە تووکی تاوسێکە تووکی مریشکێکە تووکی کەڵەشێرێکە کە چەندە جوانی دەکا خوای پەروەردگار تعبیری لە حیجاب کردووە لە باڵاپۆشی کردووە بەو ریشە بەو تووکە جوانێکەوە خوای پەروەردگار بە هەندێک باڵندەی بەخشیوە اینجا خوا دەفەرمێت وەلیباس التەقوا ذلك خەیر ئەوە بەشێکێتی لە تەقوا بەڵام وریابن لیباسی هەرە جوان و پۆشاکی هەرە جوان تەقوایە ئەگەر دیقەت بدەین لەو ئاەتە دیقەت بگرین یەکەم جار خوا سبحانه وتعالى باسی داپۆشینی عەورەتی کردو ئەو جا باسی تەقوای کردووە کەواتە زۆر لە خوشکان خۆی لێرەدا پێویستە قەوسێک وەربگری هەرگیز نەکردنی باڵاپۆشی یەکسان نییە بە داوێن پیسی پێویستە ئێمەوە یەکلا بینەوە زۆر جار خەڵکانێک وا دەزان ئەوەی کە باڵاپۆش نییە یعنی یەکسانە بە داوێن پیسی نەخێر هیچ دقەکانی ئیسلام ئەوە ناگەێنن بەڵام لە ڕاستیدا تەنازولکردنە لە تەقوا چونکە هەنگاوی یەکەمی تەقوا بریتیە لە باڵاپۆشی ئەو جار بە عیبادەتەکانی تر تەقوا بەدەست دێت حکمەتێکی تر باڵاپۆشی دڵەکان پاک ڕادەگرێت زۆر خوشک زۆر باوک زۆر برا زۆر پیاو کە باسی باڵاپۆش دەکەن دەڵێ مامۆستا دڵەکان گرنگە دەڵێن بەڵێ دڵەکان بەڵام بزانێت چ کاریان تێدەکات خوای پەروەردگار دەفەرمێت وإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب ذلكم أطهر لقلوبكم وقلوبهن
ئەی ئیمانداران ئەگەر شتێکتان خواست لە دایکی مسلمانان لە پشتی پەردەوە بڵێ دایکمان عائیشە، دایکمان حەفسا، دایکمان سەفیە، من ئەو شتە دەخوازم، ئیزنم پێ دەدەیکەوە لە خزمەتت وەری بگرم. لە کاتێکدا ئەو خواستن و دانانی پەردە بۆ دایکی مسلمانانە. خوای پەروەردگار فەرمووی وەئەزواجه ئومەهاتهم، دایکی خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکی مسلمانانە. لەگەڵ ئەوەش خوای پەروەردگار فەرمووی با لە پشت حیجابەوە داوای ئەو شتانە بکەن. لێرەدا ئیمامی رازی عبارەتێکی زۆر ناوازە و جوانی هەیە لە تەفسیری ئەو ئاەتە دەفەرمێت یعنی العین ڕەوزەنەة القەلب. ئەو ئاەتە ئەوە دەگەیەنێت چاو دەلاقەی دڵە. ڕەوزەن ئەو تاقەیە، زانایان ویان لێکداوەتە ئەو تاقەیە کە وەکو دەلاقەیە بەڵام لێی نابینی، بەڵام لێرەدا ئیمام رازی مەبەستی ئەو دەلاقەیەکەوە سەیری شوێنەکانی لێوە دەکەێت. فإذا لم تر العين لا يشتهي القلب، ئەگەر چاو نەیبینی ئارەزوی دڵیش ناجوڵێت. وإذا رأت العين فقد يشتهي القلب وقد لا يشتهي، ئەگەر چاویش بینی هەندێک دڵ سەلامەتن هەندێک دڵ سەلامەت نین. اینجا ئیمام رازی دەفەرمێت فالقلب عند عدم الرؤية أطهر، دڵ لە کاتی نەبینینی نەزەری نامەحرەم پاکترە. وعدم الفتنة حينئذ أظهر، لەو کاتەشدا فتنە دەرنەکەوتنەکەی زیاتر دێتە پێشەوە. یعنی چی ئەو ئاەتە؟ یعنی ئەوە دەگەیەنێت وەکو دەگوتێت چی؟ النظر بريد الزنا، وەکو زانایان فەرموویان. هەندێک زانان کە دەفەرمێ خوای پەروەردگار کە فەرمووی وقل للمؤمنين يغضوا من أبصارهم وقل للمؤمنات يغضن من أبصارهم راستوخو الله نور السماوات والأرض. يعني شيء ئەوە حکمەتەکە لەوەدایە دڵی ئیماندار بەهۆی نەزەر نەکردنەوە پڕ دەبێت لە نور. لێرەدا هەندێک گومان بازەکان دەڵێن کاکە ئەو ئاەتە باسی دایکی مسلمانان دەکات، باسی دایکانی مسلمانان دەکات. ڕەد لە لای مفەسیرە گەورەکان بۆ ئەو بابەتە. ئیمامی قورطوبی و هەروەها ئیمامی جەساسی مالکی حەنەفی و ئیمامی ئیبن کەثیر و ئیمامی طەبەری هەر هەموویان کۆدەنگن دەڵێن ئەو ئاەتە بڵێ باسی دایکی مسلمانان دەکا، بەڵام حکمەکە گشتگیرە بۆ دایکی مسلمانان و بۆ هەموو ئافرەتێکی تریش. باڵاپۆشی لە خاڵێکی تردا لە حکمەتەکان لە ڕاستیدا خۆپارێزی کەسایەتی، یعنی العفاف. هرقل لأبو سفيان برسي يا أبا سفيان بماذا يأمركم محمد صلى الله عليه وسلم؟ محمد فرماني اشتان بيدا. أبو سفيان شي قلتم ضليت اعبدوا الله وحده ولا تشركوا به شيئا واتركوا ما يقول آباؤكم ويأمرنا بالصلاة والصدق والعفاف والصلة. فرمان من بيدا كابا يكتا پرستی واز لە پرۆپوچی ڕابردوو باوانتان بێنن و هەروەها نوێژ بکەن و ڕازگۆ بن و کەسایەتی خۆتان بپارێزن. العفاف یعنی لە ڕاستیدا وەکو ئیمام نەوەوی بەو شێوە پێراسی کردووە تەرک ما لا يحل ولا يجمل، واسێنان لە هەر شتێک کە نە حەڵاڵە و نە جوانیشە. كواتا دەتوانین بڵێن عفاف ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی اللهم إني أسألك التقى التقى والعفاف لە دوعاکە فەرموویەتی. عفاف یعنی خۆپارێزی. خوای پەروەردگار کە باسی ئەو ئافرەتانە دەکا کەوا تەمەنیان بەسەردا چووە. والقواعد من النساء اللاتي لا يرجون نكاحا فليس عليهن جناح أن يضعن ثيابهن غير متبرجات بزينة. أو ئافرەتانەی کەوا ئارەزویان بۆ ناکرێت بە ساڵادا چوون 70 ساڵ 60 ساڵ 50 ساڵ وەکو دایکانمان دەتوانن چارۆکی سەرەوەیان دابنێن، جلباب ئەوەی سەرەوە ئەو عەبایا دەتوانن دابنێن. اینجا خوا دەفەرمێ وأن يستعففن خير لهن. خۆ ئەگەر پابەندیش بن بەو حیجابەی کە لەسەریەوە ڕاهاتون با بە عمریش بن ئەوە کەسایەتیان زیاتر دەپارێزێ. دەتوانی بڵین ئەو ئاەتە بزەبت دایکانمان تەطبیقی دەکەن. دایەکیان داپیرە پورێ ئامۆژن ئەتوو بە ساڵ داچووی خۆ دەتوانی عەباکەردانێ، دەتوانی هەندێک جلەکان خەفیف بکەی بەو شێوازە نەچن لا پیاوان.
کوڕم بەخوا جورئەت ناکەم وأن يستعففن خير لهن کەواتە لە حکمەتەکانی باڵاپۆشی تەواوکردنی چییە کەسایەتیە ئێمە دەڵێن خوشکێکەیە سافرەیە نوێژ دەکا ڕۆژوو دەگرێت خوا لێ قبوڵ دەکا ئینشاءالله بەڵام لە ڕاستیدا کە حیجاب ناکات ماویەتی کەسایەتی ئیمانی خۆی تەواو بکات خاڵێکی تر لە حکمەتەکان حکمەتێکی زۆر گرنگە و ئەوڕۆ جیهانی ڕۆژئاوا تەفسیری ئەو حکمەتە دەکات کە لە ڕاستیدا باڵاپۆشی بریتیە لە پاراستنی ئافرەت لەوەی کەوا ئازار نەدرێت لە پاراستنی ئەوەی کەوا ئازار نەدرێت ئێمە دەزانین ئەگەر کریستالێکی جوانمان هەبێ لە ماڵ کریستالێکیان ئەوانەی کە لە وڵاتانەوە دێن هەروانیان فرێ بدرێت ناو شتێک چونکە ناسکە بۆ ئەوەی ئازار نەدرێت لە نێوان چەندەها بەرەکدا دەدرێت خوای گەورە سوبحانەه وتەعالا پەروەرێنمان ئافرەتی بەو کریستالە ناسک و نازدارە داناوە خوای پەروەردگار دەفەرمێت یا ئەیوهە النەبی قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن أي محمد صلى الله عليه وسلم بخزانة كانت بڵێ بەکچە كانت بڵێ بە ئافرەتانی ئیمانداران بڵێ چارۆکەکانیان بەسەر خۆیاندا شۆڕ بکەنەوە ذلك أدنى أن يعرفن ئەوە زۆر بۆ ئەوە نزیکە بۆ ئەوەی نەناسرێن بۆ ئەوەی لاشەیان وەصف نەکرێت وەکو سەیدە فاتیمە بە یەکێک لە ئافرەتەکانی سەحابەی فەرموو من زۆر نیگەرانم کە دەمرم جەنازەم دادەندرێت من هەتا ئێستا خۆم پاراستووە نەمیێشتووە یەک نامەحرم بزانێ من قۆڵی من ئەستوورەیان باریکە شانم ڕانم چۆنە بەڵام کە جەنازەم دادەندرێت چارۆکەیەک یان جاژمەیەکم بەسەر دادەدەن ئەو کاتە لاشەی من دەردەکەوێت یەکێک لە ئافرەتەکان لە مهاجیراتی حەبەشە بوو گوتی من لەوێ شتێکی جوانم بینی کە ئافرەت وەفاتی دەکرد هەندێک گەڵای دارخورمایان لەسەردادەنا ئەو جار جاژمەیە بەتانیەکیان لەسەردادەنا گوتی وەسیەت بێ لە منیش ئاوا بکەن ئێستاش لە مەکە و لە مەدینە سیر بکەن دوو جۆر جەنازە بەڕێ دەکرێت جەنازەیەک ئاوا ڕاستە و خۆ دەزانی کەوا جەنازەکە ئەو باریکە جەنازەیەک ئەستورترە جەنازە ئەستورەکە شتێک ئاسنێک شتێکیان داناوە ئافرەتە ئەو جار بەتانیەکیان بەسەرداداوە ذلك أدنى أن يعرفن بۆ فلا يؤذين بۆ ئەوەی ئازار نەدرێت بۆ ئەوەی گێچەڵی سکسیان پێ نەکرێت ئەنجا ئەوڕۆ کە دەینە سەر گێچەڵی سکسی بەرامبەر ئافرەتان ئەوڕۆ لە لوتکەدایە لە ڕاستیدا ئافرەتانی وڵاتانی ڕۆژئاوا بەدەستیەوە دەناڵێنن ڕۆژانە پەرلەمانتارەکان مشەریعەکان حکوومەتەکانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا ئەوانەی لە بازنەی ئەوانیشدا دەخولێنەوە لە خولیای ئەوە دانیایە سایەک دەکەن ئافرەتان بپارێزن ئێستا بەریتانیا چین وڵاتی مەغریب وڵاتی تورکیا هەر هەمویان بیر لەوە دەکەنەوە پاسی ئافرەتان لە پاسی پیاوانجیاکەنەوە پاسی پرتەقاڵی بێن ناو بۆ ئەوەی تێکەڵاوی دروست نەبێت ئەو پەیامەکانی ئیسلامە ئەوە پەیامی هەموو پێغەمبەرانە لە تەورات داهاتووە لە ئینجیل بە هەمان شێوە بۆڵس لە پەیامەکانی خۆدا هەمویان داکۆکی لە چی دەکەن لە باڵاپۆشی دەکەن من نازانم ئەو خەڵکانە هەتاکەی بەهۆش خۆیان نایەنەوە کەوا بزانن لادانی پاڵاپۆشی یەکسانە بە پێشکەوتن لە ڕاستیدا ئەو پەڕی دواکەوتنە پشت هەڵکردن لە ڕێبازی پێغەمبەر لە ڕێبازی پێغەمبەران لە کلتوری کوردەواری چه خزمەتێک بە پێشکەوتن و بە ئافرەتی کورد و چه خزمەتێک دەکات زۆر سپاس بۆ هەموو لایەک وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه